سەبارەت بە فڕۆکەخانەکان ئێمە هیوادارین بەڕێز عەبادی بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق بڕیارەکەی خۆی جێبەجێ بکات. هیوادارین کە پێش نەورۆز بۆ ئەوەی گەشتیار بێن بۆ کوردستان و بۆ عێراق و گەشتیار لە کوردستان و لە عێراقەوە بتوانن ڕوو لە دەرەوەش بکەنەوە فرۆکەخانەکانی هەرێمی کوردستان بکرێتەوە. ئەوەی لەسەر ئێمە بوو سەبارەت بە فرۆکەخانەکان ئێمە پابەند بووینە پێی، بۆیە ئێمە هیچ بربەستێکی تر نابینین بۆ نەکردنەوەی فرۆکەخانەکان. ئێمە هیوادارین بەڕێز عەبادی ئەو بەڵێنەی کە داوێتی سەبارەت بە موچەی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان و بە تایبەت ئەو دوو وەزارەتەی کە خۆی و تیمەکەی زۆر تەدقیقیان تیای کردووە کە وەزارەتی پەروەردەیە و وەزارەتی تەندروستیە. ئەو دوو وەزارەتە پێم وایە بە تێکڕای هەردوو وەزارەت نزیکەی 180,000 موچەخۆری پێبەسراوەتەوە، بۆیە ئەگەر بەڕێزیان هاوکار بن ئەو موچەیە وەک بەڵێنی خۆیان وەک ئەرکی سەرشانی خۆیان وەک واجبی خۆیان هەستن بە واجبی خۆیان، بێگومان ئێمەش ئەو بەشەی تر پێمانە درێت. ئەگەر پێش مانگی نۆ ئێمە هەڵبژاردننی هەرێمی کوردستان بکەین ئەوە پێویستە گۆڕانکاری بە یاساکە بکەین، پێویستی بە ئیجرعاتێکی پەرلەمانیە. ئەگەر چاوەڕێی تەمەنی یاسایی خۆی بکەین پێم وایە ئەگەر هەڵە نەبم لە مانگی نۆیە ئەنجامەدرێت.